ئەڤە 25 لەوحەنە ئەو کڤاڵن هەزراوان بۆ من چاوە پەیدا بوو ئەس پشتی چۆیمە گوندێ کۆچۆر شنگارێ هەچۆمە جیوان گۆڕستانە مندەك هەشتێک دیتن مندەك ئاخ دیتیە بخوم بوو مەدەستی خۆ هاوێتەوان هەشتیکە من ئەف فیشەک و ڕساس و ئەو تێدا دیتن دژمنی ئەف فیشەکنە بکارینە بۆ کوشتنی خەلکێمەیە بێگونە ئێ بەلەنگاش کوشت ئەم نەلگەل کوشتنینە نەلگەل شەڕینە مەڕابوو یەکەم جار نزیکی 100 فیشەکە من کۆم کرد و مینامان مەهەزرێک تێدا کرد ئەزی چاوەبان کەمە کڤالێکی مرۆڤایەتی من یەکەمین کڤال چێ کرد کۆترم چێ کرد کۆتر نیشانە ئاشتیە بلا خەڵکێک بزانن ملەتە ئێزدی نەی شەرخوازە ئی ئاشتی خوازە خدرمەتەوە خەلکی گوندێ کۆچە مالباتەوان بتش 12 کەسە هاتینە کوشتنە پرێاوی من ئەف فیشەکنە هەموو کۆم کرد نزیکی 2000 فیشەکامە کۆم کردە نەبەسێت بیکەیسیە ئێڤدۆشکەیە ئێغەدارەیە ئەڤە نزانم هەتانم نیشاگەلە کارکردە نەزانم ئەف فیشەکە چییە نزیکی 20 فیشەکی هۆساشم شوێ دەرینان مینان هەزرێک تێدا کرد ئەسوان کڤاڵات چێکەمێت مرۆڤایەتی من نزیکی 25 کڤاڵات چێکردن ڕۆژە 3/8 2021 من بەعادرێ ئەف پێشانگەها ڤەکرد ئەڤەش نامەکە بۆ دنیای خڕێ کو ئەم نەلگەل شەڕینە نەلگەل کوشتنینە ئێزدی خوددام کەلەتورێکی زێرینین ئی مرۆڤایەتیە نەلگەل شەڕینە شەڕ بەسە بلال فرمانە هەفتی چارێ بێتە سەکناندن کوشتن سەری ئێزدیا بێتە سەکناندن بەسە ئەس گەلێک دڵخۆشم پشتی ئەف کڤالنە من هەموو چی کردن هەموو شک سەر مرۆڤایەتینە ئەڤە دوو دلن یعنی ئەسوتە حەجێک بکەین ئەڤە گولە ئەڤە پلیتانکە ئەڤە ڕۆژە ئەڤە کولاوێت عەسکەرینە مە گول تێدا چاندن ئەو گول بە ڕۆژە ئەو کۆترە ئەو تەیر تاوسە تەمبور مچێ کردە نزیک 25 کڤاڵا مێچی کردیشە ئەڤە منا چێکری نۆ ئینگلیزی پێشیا شەڕی بێتە گرتن پێشیا قەلەم بێتە بەکەین قەلەمیان بێ پێشکەوی ژیان بێ پێشکەوی نەبشەر تو دنیا فیشەکێ خون ژێر بارە و مرن بێتێ بەس ئەگەم پێشیا قەلەمێ بەکەین زانینێ دنیا خەڵکی پێشکەوی